سێ ڕۆژە پزیشکانی نیشتەجێ خولاو لە پارێزگای هەڵەبجە لە سەرجەم نەخۆشخانەکان بایکۆتی کاریان کردووە. بەردەوامیش هاوڵاتیان سەردانی نەخۆشخانەی فریاکەوتن دەکەن و بەبێ ئەوەی پزیشک بیان بینێت بێ چارەسەر دەگەڕێنەوە. سەرشی تەندروستی بەگشتی سەرشێکە کە ناتوانێت داوامتیان ڕاگریت لەبەرەوەی کە نەخۆش یا ئەوەی حاڵی خراپتر ئەبێت یاخود دواتر ون ئەبێت تەشخیص ناکرێ بەردەوام کارەساتی لەکەوێتەوە نەبینی نەخۆش لەبەرەوە سەرشێک نییە بتوانێت داوام ڕاگیرێتیایە لەبەرەوە بەڕاستی پێویستە کە بەتەنگ داواکانیانەوە بێن و قرێنەوە سەردەوام ینی ئەو بایکۆتە بشکێنێت. هەموو شوێنەکان وای لە تو نازانی باسی چی بکەیت، دەست بۆ کارەبابەی، باسی ئاوەکەی، باسی ژیانەکەی، سەرشۆڕی دایک و باوکێکی لە بەردەم مناڵانە، نەخۆشیەکان لە بەردەم ئازارە نازانم چی باسکەی لە چەند چرکەیەکە نازانی ئەمانە سومون بکمون عميون فهم لا يعقلون لا يبصرون نازام نابیسن حق نابیستەیەک بێنە بە ئیشارەت پێیان بڵێ ئەمە هیچ هەستێکیان نەماوەمانە هەرچی بڵێ بەرامبەریان هێشتا هەرکەمە هەر ئەم خەڵکەیە سەبر و ئارامی گرتووە سەبرگرتنیش تا فترەیەکە یعنی ئەوەی کە لە ناخ و سینگی مامەسایانی ئاینیە بڕا ناکەم کەسکەوا بێ ئەو معاناتێکەوە خەڵک ڕۆکاتە دەرگاکان من بە تەلەفۆن و بە گریانەکانیان نەخۆش و ئازار و ناڵەکانیان نازانی لەکوێوە کامە باسکەین چم کێ بڵین. پزیشکان وادەی گەڕانەوەیان بۆ سەر کارەکانیان بە مەرجی پێدانی موچەکانیانە دەژڵێن بایکۆت ناشکێنن چونکە بۆ 4 مانگ دەچێت موچەیان لای حکوومەتە و حکوومەتیش بێباکە. تەواوی و حاڵەتی فریاکەوتن شتێک نییە وکو بڵین شوێنەکانی تر ئەمە ضرورە لە بەرێشتی لە ناکە و ڕووەدا ئێستا هاتوین کابرا ئەڵێ وەڵا قسەی لەگەڵاکەم ڕۆکا بە دیوە هەوا هەزان کاکە یعنی شتێکی زۆر ناشرینە کابرا فەرزە لەسەری مەعاشی ئەو ناتووی و عالەمە و کۆیش ناتوە یعنی هی کەس پێشتر هاتووە بڵێن هی ئەو دواکەوتوێ کابرا وەڵا بیوە بەلای دکتۆر فڵان کەس و ڕۆکا بە دیوە عین شتێکی زۆر ناشرین بەڕاستی ئەوە شتێکی جوان نی. ئەو بەشە سەرەکی ئەبێ حساب بۆ خەڵک بکەین بەزمان حساب بۆ هیچ کەس ناکەنەوە ئەم دەسەڵاتە ئەبێ مەسەلە کابرایەکی مەسەلا ئەوەی من شکرێتی زەختێتی ئەم پەتایشی گرتووە هێناوە دەرزێکی ئەوە هیچ ئەوی بەم و ماڵەوە. لە پارێزگای هەڵەبجە و سلێمانی پێشتر پزیشکان حکوومەتیان ئاگادار کردەوە ڕشەی جێشتنی کارەکانیان کرد لە ئێستادا دواکەوتن و پێنەدانی موچە ئەوانیشی ناچار بە بایکۆت کرد و هاوڵاتیانیش بە ناچاری دەبێت سەردانی نەخۆشخانە ئاهلیەکان بکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.